ژیان لەو ناوچەیی فەرحان تێیدا دەژیاسان نییە بەوپێی گوندەکەی تەنها چەند سەد مەترێک لە یەکێک لە پێگە سەرەکیەکانی داعشەوە لە عێراق دوورە کە ناوچەی غەڕە و پەڵکانەی سنووری خورماتووە سەرباری کوشتن و ڕفاندنی گوندنشینەکان بەڵام فەرحان و هاوگوندیەکانی هێشتا دڵیان لای زێدی باو باپیرانێنە و جێی ناهێڵن خەڵکی ئەم دەیە ناتوانێت تەنانەت بۆ 250 متر 300 متر لە دیەکەی خۆی دوورکەوێتەوە لە مەترسی ئەوەی کە داعش لەم سنوورە بربڵاو هەیە پێشەوەی داعش بێتە سنوورەکە فەرحان و گوندنشینەکانی تر ژیانێکی سەقامگیر و جیاوازتریان لە ناوچەکەیان هەبوو بەڵام ماوەی 5 ساڵە گوندەکانی دەوروبەری خورماتوو بوونەتە گۆڕەپانی شەڕی نێوان داعش و هێزە ئەمنیەکان و ژیان لەو گوندانە قورس بووە ناوبەناو داعش خەڵک دەڕفێنێت کاتێکیش هێزە ئەمنیەکان کێومەڵی ناوچەکە دەکەن داعش ناوچەکە جێدەهێڵێت و دواتر دەگەڕێنەوە بۆ ناوچەکە داعش ماوەیە کە باری داراییان باش نییە ینی دوای ئەوەی چەند ئەمیرێکیان کوژرا لە هەموو عێراقوانە پشت بەوە سێکە شوان بڕفێنێ بە مقابلی ئەوەی پارە ئازادی بکات لە سنوورەکە بۆ نمونە لەم دێمان هەیە گوندی دوڕاجی پێشماوەیەک شوانێکیان ڕفان 4 دەفتەریان داوا کرد لێ شوانێترمان بوو لە گوندی ساڵایی ڕفانیان ئەوی 4 دەفتەریان داوا کرد لێ دەوروبەری گوندە کوردیەکان بە خاڵی سەربازی پێشمەرگە تەنراون بەڵام بە دووری چەند کیلۆمەترێک لە گوندەکانەوە و بەتایبەت لە نێو دۆڵی شیوەکان پڕن لە حەشارگەی داعش بۆیە لەم ناوچەیە نەک هاوڵاتی سڤیل بەڵکو هێزە ئەمنیەکانیش پارێزراو نین بەتایبەت هەفتەی ڕابردوو هەر لێرە بۆمبێک بە فەرماندەی گشتی هێزی کۆماندۆی هەرێمدا تەقیەوە و ئێستا لە نەخۆشخانەیە ئەوە شوێنی حرەسی یانەسەی چۆن دروستیانەکە ببینی ئەو ناوچەیەی داعش کردوێتە پێگەی خۆی و لێوەی هێرش دەکاتە سەر گوندەکەی فەرحان و گوندەکانی تری ناوچەکە ناوچەیەکی قەدەغەکراوە و دەکەوێتە نێوان پێشمەرگە و سوپای عێراقەوە بەڵام هێشتا ئەم دوو هێزە لەسەر پڕکردنەوەی ئەو ناوچانە ڕێک نەکەوتون ئەم داعشە لەوەتی هاتوۆتە ئەم سنوورە لەوەی زیاتر کوردی کوشت بێ و کوردی سەربڕی بێ و کوردی قەتڵ عام کرد بێ نەمان بینی شتی تر بکە بەڕاستی دیارە ئەمیش بۆ خۆی ئەجندایەکی تایبەتە ئیتر تۆ ناتوانیت چیت مەسەن حکومێک بکەی بڵێ بەڵام واقعەکان دیارە دۆخی سیاسی عێراق و هەرێم ڕێگرە لە بەردەم هەماهەنگی نێوان پێشمەرگە و سوپای عێراق بۆ هەماهەنگیکردن و پاکردنەوەی یەکجاری ناوچەکە لە داعش ئەمەش هێندەی تر فەرحان و گوندنشینەکانی تری ناومێت کردووە دڵشادەنوارە دەنگی ئەمریکا قەزای خورماتوو